هەیە کە دەوڵەتەکەی داعش بێتە ئەمری واقع و بمێنێت بە تایبەتیش کە نەوتیان کەوتێتە بەردەست. ئەمە مەترسیەکی گەورەیە پابندە بێت پابندە بە ڕوونەدانی ئاڵوگۆڕی سیاسی لە عێراق. یعنی کامل ئەو فاکتەرانی کە یارمەتی داعشەیە بمێنێتەوە. فاکتەرێکی بزوتنەوەی تالیبان بۆ 12 ساڵ مایەوە بزوتنەوەی تالیبان سعودیە دروستی کرد، ئەمریکا دامی کرد، هێنایە ئەفغانستانەوە. قائدە سعودیە دروستی کردو، ئەمریکا دامی کردووە بردوێتی ئەفغانستانەوە. داعش ئێستاکە بریتە لە حرەکەیەکی جیهادستی عالەمی، جێشێکی جاهزە و کۆمەڵێک دەوڵەت بەکاری دێنن بۆ فەرزکردنی ئاجندەی سیاسی. ئەم ئاجندە سیاسیە چەند ئیمکانی مانەوە هەیە، ینی ئیمکانی مانەوەی بە تەسەوری من لەساکو پێش تۆز بلای شیعەیە. ینی مەفروزە ئێستا کە دەسەڵاتدارانی شیعە، عوقەلای شیعە، سیاسەتمەدارانی شیعە فرای مۆزعە بکەون کۆمەڵێک ئیجراعات بلێن. بۆ نمونە یەکەم لادانی مالکی، دوم ئیقرار بە نظامی فیدرالیزم، سێم کردنەوەی دەرگای شەراکەتی حەقیقی لە دەسەڵات لە سوڵتە لە سەروەت لە عێراقدا بەبێ ئەم هەنگاوانە کە ئەوان 10 ساڵە پێچیان خستووە بالعکس مەترسی داعش بەردەوام دەبێت. کاک دکتۆر بەختیار تۆ پەرلەمانتارێکی لە پەرلەمانی عێراق، ئەوەی کاک ئاوات باسیەکە چەند شیعە مرونەتی ئەوەی تایە، یان شیعە ئامادەی ئەوەی تایە ئەمانە جێبەجێ بکات. خۆی یەک مۆزوع هەیە لێرەدا ئێمە بیزانین لە دوای مۆزوعی داعش و هاتنی داعش فتوای سیستانیمان گوێرە بوو. یعنی ئەم فتوایە دەتوانم بڵێم سراعەکانی لە شوێنێکەوە گواستەوە بە شوێنێکی تر. مەرج نییە سراعەکە ڕاستە خۆ چەکداری بێ، ینی با بڵێن ململانیەکانی نێوان سونە و شیعەی خستە ئاسێکی توندەوە بەوەی کە شەقامی جوڵان بەرامبەر بە پێکاتەی سونە هەرچەندە سەرەتاکەی لە داعشەوە دەستی پێ کرد، بەڵام دوایی خۆتە نەزانێت چ عەشایرەکان تێکەڵی بوون و تا ڕادەیەک ئەو مەنتیقانە لە بەپێی تێپەڕبوونی کات ڕەنگە بێ بە ئەمری واقع کە ئەبێتە ئەمری واقع. لەم لەشەوە فتوامان هەیە، یعنی فتوای سیستانی لە عێراقدا مەرجعەتی باڵا حساباتی خۆی هەیە بەڕاستی لە هەموو کاتێک و لە هەموو شوێنێک و لە هەموو زروفێکە ئەم پیاوە گەورەی مەرجعی باڵای شیعەکان نایەت فتوایە دەرکات. بە کورتی بەڕوونی پێم بڵێ، ینی ئاراستەکەی بەرەو ئەوە بردووە کە قورسە ئێمە بتوانین بگەڕێنەوە بۆ پێشتر. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەدا بە شێوەیەکی تر هاوکاری مالکی کردووە. عوقەلای شیعە ئەوانەی کە بیرمەند و حەکیمەکانی شیعەن بەرەو ئەوە ئەڕۆن هانی مالکی بن، واز لە دەسەڵات بێنێ، هانی لایەنەکانی تر بن کە تەقسیمی دەسەڵات بکەن لەگەڵ کورد لەگەڵ سونە پێکەوە لەسەر دەستور ئەو ڕێشوێنانەی کە یەکەون. ئەم مەسلەی مانەوەی مالکی و ڕۆشتنی مالکی من تەسەورم وایە ئەوەندە حساسە، جاری وا هەیە بە گۆڕانکاریەکی سریع لە ڕۆژێکە گۆڕانی بەسەرادێ. جاری وا هەیە لە یەک دوو ڕۆژدا مانەوەی مالکی زۆر بەقووەتە. یەک شتێکی درێتە پێشەوە، یعنی دەبینی ئەڵەن تەواو مالکی کۆتایی هاتووە. بەڵام مانەوەی مالکی من بە سەراحەت پێت بڵێم تەنها پەیوەندی بە عێراقیەکانەوە نییە. یعنی بە سەراحەت ڕەنگە هەندێشت ڕاگەیاندوانە نەبێت تا ئێستاش زۆربەی هەرە زۆری ئێرانیەکان و سەفیری ئێرانی ژەوەی گوتووە بە عێراقیەکان، یعنی ئەوەی کە ئێستا هەیە مانەوان یە کە ئێمە بڵێن مالکی با بڕوات، چونکە لە ناو تیاری شیعیشدا ئەسا قوتێک ڕەیەک هەیە، ڕەئی ئەوەی کە ئەم پیاوی خەریکە، ینی ئەوەی کە ئەبێت دیفاکتۆ لە عێراق، ئەوەی کە واقعی ئەمرێ لە عێراقا بەسەر ئیرادەی ئێرانیەکانی خەریکە سەرەکەوێت، یعنی داعش وا خەریکە ئاگاتە سنوورەکانی ئێران. ینی ئاخر تۆ دیوەکەی ئەو دیویشی بخوێنەرەوە ڕەنگە ئێران چ شیعە متەتەریفەکان ئەوەیان پێ باش بێت کە پیاوێکی وەکو مالکی پێویستە بۆ ئێمە لە عێراقدا بۆ ئەوی مواجهی سونە بکە، ئەگەروانە بێت داعش لێمانەدا لە ناومانە بە ڕەنگە خوێندنەوەیکی تر هەبێ بۆ مەسەلەکە. ئێمە لە ڕوانگە سونیەکەوە با سێری مەسەلەکە نەکەین، یان لە ڕوانگەی ئەوەی کە ئەم پیاوە پیاوێک بووە لە ماوەی ڕابردوودا نەیتوانیوە بە تایبەتی لە جەولەی دووهەمیدا نەیتوانیوە ئیدارەیەکی باشی دەوڵەتی عێراقی بکە. بەڵام بۆ خۆیان، یعنی تۆ ببینە لە دوای فتواکەی مەرجعی باڵای شیعەکانەوە تەنانەت ئەوانەیشی کە باڵی میان ڕەون لە ناو شیعەکاندا خۆیان گۆڕی جلی سەربازیان لەبەر کرد، بازێکیان و ڕۆژە بۆ جلانەوە هاتبوون، ئەندامی پەرلەمان بوون هاتبوون ناو قاعەکەەوە. یعنی ئەمە کە من تەسەورەکەم لە دوای گۆڕانکاریەکانی مووسڵەوە لەوە مهمتر مەسەلەی فتواکە بووە، چکە ئەو فتوایە لە ماوەی دەیان ساڵی ڕابردوودا تا ئێستا فتوای وا نەدراوە کە
وەکو ئەو جمعایی پێشووتر کە سیستانی دای بۆیە لە هەموو حاڵەتەکاندا من تەسەورەکەم لە دوای ئەوەی کە دەنگۆی ئەو بڵاو بووە داعش دێت بەرەو بەغا پاکسازی شیعەکە چانسی مانەوەی مالیکی زیادی کرد و لە هەمان کاتە هاتنەکەی کێری چانسێکی تریدایە بەر لەوە وەزعی زۆر خراپ بوو و زۆربەی لایەنەکان چ لە سونە حتا ئێرانیەکان ڕەنگە بۆ ئەتیجا ڕۆشت بن بەڵام وەفدەکەی باڵی شیعی بە سەرۆکاتی تارق نەجم کە خۆی یەکێکە لە کاندیدا هەرە بەهێزەکان بۆ ئەوەی بچێتە شوێنەکەی مالیکی لەگەڵ عەلی ئەدیبا و چوونیان بۆ ئێران و بینیان وەگەڕانەوەیان تەبەن ئێمە وەفدی خۆشمان لێ بوو برادرانی کاکتۆر نەجمەدین وانە هەندێک گفتوگۆ ئەمە کراوەوانە شتێکی ترە یعنی ئەوەی لە ڕاگەیاندنا ئەوترێ شتێکە ئەوەی کە لە ڕەنگە لە واقع بێ شتێکی ترە یعنی ئەوان کە ئەو وەفدەی ڕۆشت کە لە دوای کۆبوونەوەکەی ماڵی جعفەری و ئەو وەفدە عەلی ئەدیب و بڵێ کە ئێران تەرسیمی نەخشەی سیاسی عێراقی کات تەسەورەکەم زۆربەی هەرە زۆری شتەکان لەوێ باشە کاک ئەمێ باس لە کۆبوونەوەی دوێنێی پەرلەمانی کوردستان بکەین کە بەڕێز سەرۆکی هەرێم لەوێ باسی لە هەندێک شت کرد کە با بڵێن پێشتر هەندێک کەس پێیان وابوو کە ڕۆژی ئەنی دوێنێ ڕۆژێکی مێژوویە لەبەرەوەی سەرۆکی هەرێم احتیمالە ئەلانی سەربەخۆی کوردستان کاریا هەر شتێک بەڵام خودی ئەم کۆبوونەوەیە بەپێی ئەم واقعی ئەمڕۆی عێراق کە هەیە چۆن ئەی خوێنیتەوە یەکەم دوو پرسیارەکەشەوەی کە چەندە فاکتەری گونجاو هەیە بۆی کە کورد ئەنی ئەو خەونی کە هەیەی لەم واقعەیە بەپێی ئەو نەخشەی کە تۆ باس کرد تێکشکاندنی نەخشەی سیاسی عێراق و نەخشەی جوگرافی عێراق چەند ئیمکانیەوە هەیە کە ئەم هەنگاوانەی کە بە دقت دوێنێ سەرۆکی هەرێم باسی کرد دروستکردنی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان بۆ ڕاپرسی و بۆ گشتپرسی چەند ئەمە یارمەتی دەرە و بەڕێی من لە هەموو حاڵەتێکدا ئەوەی کە دوێنێ لە پەرلەمانی کوردستان ڕوویدا هەنگاوێکی زۆر مێژووی بوو و زۆر پڕبایەخ بوو لە چەند خاڵێکدا کە گرنگترینە لای من ئەوەیە کە پەرلەمانی کوردستان کرا بە مەرجعی پرسە نیشتیمانیەکانمان پرسە نەتۆیەکانمان و ئەم ئەرکە گرنگە مێژوویە کە بریتە لە ڕیفراندۆم لەسەر ناوچەکان دابڕێنراوەکان کە گەڕاونەتەوە ئێستا کە بەلای کوردستان ئەم پرسە ئەم ڕیفراندۆمە سپێرا بە پەرلەمان و ڕێوشۆنی دروستکردنی کۆمیسیۆنی هەڵبژاردننی سەربەخۆی کوردستان دانی درا بە پەرلەمان و لە هەمووشی گرنگتر هەر ڕیفراندۆمێک لە ئایندەیە بۆ دیاریکردنی چارەنووسی هەرێمی کوردستان و باشووری کوردستان درا بە پەرلەمان ئیدەن ئەمە شتێکی زۆر گرنگە کە پەرلەمان بێتە مەرجعی پرسە سیاسیەکانمان خاڵی دوو ئەوەیە کە سەرۆکی هەرێم دوشتی لە یەک جیا کردەوە دروستکردنی کۆمیسیۆن بۆی بە دەستوریکردن و ڕەواییدان ینی بە ئیجراعاتی دەستوری قانونی بێ بۆ ئەوەی ئەم ناوچانە ڕیفراندۆمی تا بکرێت کە بە تەسەوری من ڕیفراندۆم ناوچە دابڕێنراوەکان بریتیە لە دوا قۆناغی جێبەجێکردنی مادەی 140 ئێستا هەموو قۆناغی ئاساییکردنەوە سەرژمێری بۆ یەک شتە بۆ بڕیاردانە سەر چارەنووسەکەی ئێستا کە چارەنووسەکەی بەفعلی بە کودی فاکتۆ لە ژێر دەستی پێشمەرگە و هێزە کوردیەکانە دەمێنێتەوە خەڵکەکەی بڕیار بدە هیچ مانەیەکی دەستوری نییە لەوەی خەڵک بڕیار بدە لەگەڵ چێوێت ئەین بە هەموو یاسایەک بکەی بەڵام دەبێت بە وردی بکرێ بە ئجراعاتێکی وردی باش ئەگەڕێ من بوو دەبا لەسەر ئەم بە وردی بڕیاردانە و جێبەجێکردنە لەگەڵ کارزانی شاخصە بکەین ینی کارزان لە دوای وتارەکەی سەرۆکی هەرێم لە پەرلەمان کۆشکی وتەبێژی کۆشکی سپی باسی لەوە کرد کە ئەوان لەگەڵ ئەویان کە کورد ئەلبەتە بە ئاشکرانەی وت کە ئێمە دژی سەربەخۆی کوردستانین بەڵام باسی لەوە کرد کە ئەمریکا لەگەڵ ئەوەیە کە کورد لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتووی بەهێزە بمێنێتەوە ئەمە ئاماژەیە بەچی ئایا حزوری ئەمریکا یان تەئیدی ئەمریکا لە ناوچەکەیە گرنگترە بۆ کورد یان تەئیدی ئیقلیمی گرنگترە واگە تەئیدی ئیقلیمی گرنگتر بێ تەئیدی ئیقلیمی چۆن ئەبینی لەسەر ئەم مەسەلە گرنگە ئەوەی کە پەیوەندی بە ئایندەی هەرێمی کوردستانەوە هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی دوو ئاراستەیە ئاراستە یەکەمیان پەیوەندیەکی ناوخۆیی هەیە
واتە ئەوەی کە پەیوەندی بە بابەتی یەکلاییکردنەوەی هەرێمی کوردستانە لەگەڵ حکوومەتی عراقی کە بەشێکی یاسایی و بەشێکیشی ئەمری واقع ئەوەی کە ئەمری واقع ئەوەیە کە ئێستا ئەو ناوچانی کە پێشتر پێیان دەوت ناوچە کێشە لە سەرەکان واتە کەرکووکەوە بەشێک لە پارێزگای مووسڵ ئێستا بەدەست هێزی پێشمەرگەوەی وەکو جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی پێداکە مادەی 140 جێبەجێ کراوە پێشمەرگە لەو ناوچانە ناکشێتەوە واتە ئەم بەشێکی مەسەلەکەیە خاڵی یاساییەوە هەیە ئەوەی کە مەسەلەکەژەوەیە کە دوا بە دوای ئەم قسانە مالکی منبورە ئاماژە بۆەوە کات کە ینی چەند ڕۆژە پێشتر باسی لەوە کرد کە ئێمە ئەو ناوچانی کە پێشمەرگ ناوچەی جێناکۆکن و پێشمەرگە لەوێ نیشتە جێبووە لە ڕاستیە ئێمە لە داهاتوو ئەو ناوچانە لە دەستی پێشمەرگە دەرێنینەوە. پێم خۆش بۆ پرسیارت کرد بەڵێ مالیکی وای وتی ئەو ناوچانەیە کە پێشتر بەدەست سوپای عراقی و سوپای عراقی بۆ دەگەڕێنرێتەوە بەڵام هەر بە پێچەوانی قسەکەی نووری مالیکیەوە دوێنێ سوپای عراقی لە سنووری ئوردن کشاوەتەوە ئەمە نیشانەوەیە کە حکوومەتی عراقی جگە لەوەی کە پارێزگاری سنوورەکانی خۆی پێناکرێ ئێستا دەوێت لە ڕێگەی کشانەوەی ئەو سوپایی کە لە سنوورەکانەوە هەیەی بتوانێت تەنانەت پارێزگاری لە بەغدا بکات چونکە ئێستا قسەیەکەوە دەوترێت داعش هەرکەمێک پێش ئێستا پێشەوە بێمە بەرنامەکە داعش پەلاماری کۆمەڵێک لە سنووری ئەو سنوورێک کە ئێستا تێدایە دەیەوێت زیاتر فراوانتری کاتووە پەلاماری سوپای عراقیدا و لە چەند شوێنێکی دە سوپای عراقی تێکشکێنراوە واتە گەڕانەوەی سوپای عراقی لە سنووری ئوردنەوە بۆ نزیکی بەغدا نیشانەوەی کە حکوومەتی عراقی جگە لەوەی کە ناتوانێت ئەو ناوچانە کۆنتترۆل بکاتەوە لە هەمان کاتدا ترسی لەوەشەیە کە بەغدا بکەوێتە بەردەم هێرشی داعشەوە واتە لە ڕووی ناوخۆیەوە ئێستا واقعێکی نوێ هاتووەتە ناو عێراقەوە بەوەی کە نووری مالیکی جگە لەوەی ناتوانێت نکۆڵی لە بوونی هەرێمی کوردستان کە بەو سربەخۆیی بۆ واقعی کە ئێستا هەیە پێدەوترێ هەرێمی کوردستان لە هەمان کاتدا هیچ گەرانتیەک نییە کە بەوەی بەم حکوومەتە میلیشیایی ئێستا عێراقەوە بتوانێت پارێزگاری لە ئەمنیەتی تەواوی عێراق بکرێت چونکە گەرانتی تا ئێستا گەرانتی ئەوەش نییە کە ئایا داعش ئەگەر پەلاماری بەرەو بەغدا ناوچەکانی دیکە بکە ئایا سوپای عێراقی هەمان سیناریۆ مووسڵی بەسەر دێتەوە ئەوەشی کە پەیوەندی بە ئایندەی هەرێمی کوردستانە وەک ئەوەی کە باسی دەکرێت ئایا ئەمریکا ڕۆڵی یەکلاکەرەوەی لێرەدا هەبێت یاخود وڵاتانی دراوسێ بەبێ ئەوەی ئەمریکا وجودی لە عێراقدا هەبێت یاخود کاریگەری هەبێت ئێمە لە بەڕێکەوتن لەگەڵ وڵاتی تورکیا توانیمان نەوتی هەرێمی کوردستان لەوێ ڕەوانە بکەین و لەوێشەوە بەرەو بەندەرەکانی جیهان ڕەوانە بکەین واتە بەبێ ئەوەی ئەمریکا خۆی لە چوارچەوەی یاسایی و سیاسی و واقعەکەدا ببینێتەوە ئێمە توانیمان ئەو ڕێکەوتنە لەگەڵ لە وڵاتێکی دراوسی وەکو خۆمان وەکو تورکیا بکەین کە نەوت لەو ڕێگاوە بنێرینە دەرەوە واتە ئەگەر ئەمریکا فشارێکی ڕاستەخۆ ناڕاستەخۆشی لەسەر عێراقدا هەبێ یان نەبێت هەرێمی کوردستان دەتوانێت لە چوارچەوەی یاسایی و دەستوریەکانی خۆیدا هەنگاو بنێەوە تا بڕێز کاک فەلاح مستەفا وتی ئەمریکا وەکو جاران هەڵوێستی وەکو جاران نەماوە واتە ئەگەر پێشووتر تەسیری کاریگەری زیاتری لەسەر عێراقیەکان هەبێت ئێستا ناتوانێت و کاریگەریە هەبێت چونکە واقعی پێشووی واقعی عێراق لە پێش ڕووداوەکانی مووسڵ و دوای ڕووداوەکانی مووسڵ زۆر جیاوازی هەیە عێراق کە ناگەڕێتەوە دۆخی جارانی ئەمریکاش ناتوانێت ئەو واقعی کە ئێستا هاتووە لە عێراقدا بیسەپێنێ بەسەر سەرکردە سیاسیەکاندا لە هەمان کاتدا هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا جگە لەوەی کەمایی سەقامگیری و ئاشتی و بووە لە ناوچەکەدا هیچ زەرەر و زیانێکی بۆ وڵاتانی دراوسێ نەبووە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا ئەگەر وەکو دەوڵەتێک وەکو حکوومەتێک ڕفتاری نەکرد بە هیچی کەمتر نەبووە لە وڵاتی تورکیا بە هەمان شێوە لە ئاستی پەیوەندە دیبلۆماسیەکاندا هەرێمی کوردستان ئێستا پەیوەندی دیبلۆماسی زۆر زیاترە لەو حکوومەتێکە ئێستا لە عێراقدا هەیە ئێستا ئەوەندەی گوێ لە سەرکردە سیاسی کوردەکان دەگیری ئەوەندە زیاتر بایەق بە وتەکانی نووری مالیکی نادرێت آخر کە جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا دێ سەردانی عێراق دەکا کە دێ سەردانی هەرێمی کوردستانیش دەکا ئەمە بۆ خۆی واتای هەیە واتای ئەوەی هەیە کە لە عێراقدا تەنها یەک دەوڵەت نییە لە عێراقدا دوو دەوڵەت هەیە ئەویش کە بە شێوەیەکی گشتی و عێراقەیە کە ئێستا پێدەوترێت و هەرێمی کوردستانیش کە هەنگاو بەرەو سەربەخۆیی دەنێت و من پێم وایە بە دەستخۆشیێکی زۆرەوە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ئەوەندە توانیوێتی دیبلۆماسیەتی خۆی بەکاربێنێ کە ئەگەر هەنگاوێک بنێ بۆ سەربەخۆی لەلایەن وڵاتانەوە پشگیری لێ بکرێ خۆ ئەگەر بێت و ئەم هەنگاوە نادەستوری و نایاسایی بووە نەوتی هەرێمی کوردستان نەدەفرۆشرا بە وڵاتانی دەرەوە ئەگەر ڕاستە باز لەوە دەکرێت کە بە کۆمپانیەکانیش فرۆشراوە بەڵام ئەم واقعێکی تازەیە هاتووەتە ئارا هەم کۆماری ئیسلامی ئێرانیش کە ئێستا ئەگەر نکۆڵی لەوەی بکاکە ئێستا لە هەرێمی کوردستانە بەڵام دواتر وەکو تورکیا دێتە سەر ئەو واقعی کە ئەبێ مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستاندا ئەو واقعەیە کە ئێستا هەیە لە عێراق باشە زۆر سپاس ینی ئەمەی کە وەکوتم ینی هەوڵە ئیقلیمیەکان یان بنمونە مەسەلەن ئێران هەردووا بەدوای ئەم قسانی کە باز لەسەر بەخۆی کوردستان یان ڕاپرسی کوردستانە کرێ
ئاەت وڵا شارودی کە سەرۆکی مەجلیسی خۆبەرای ئێرانە باز دەواکە کە ئەڵێ شتیوا مستحیلەوە ئەمە خیانەتکردنە لە عێراق و تەجزیە عێراق وەیشە و بە هیچ نوعێکەوەن قبولی ناکەن. تورکیاش تەسریحی تورکیاش تەسریحەکانی بەم شێوەیە پێ دوایە ینی ئەم مەسەلەیە ئیقبالی ئەم هینە چۆنە بێت. ئەزای خۆی ئەم مۆزوعە من تەسەوەرەکەم بەرنامەیە زیاتری بوێ چکە ڕەنگە هەندێک قسە بکرێ خوێندنەوەی تری بۆ بکرێ. مەسەلەی دەوڵەتی کوردی و مافی شاری خۆنووسین و دەوڵەتی کوردستان من تەسەور ناکەم نەک ئێمە ئەوەی کە لەو پەڕی دنیای و بە زمانی کوردی قسەیەکە ئەوە گەورەترین خەون و خەیاڵ و ئاواتی ئەو کەسەیە. بەڵام ئێمە چۆن ئەگەینە ئەو مەرحەلەیە و چۆن ئەگەینە ئەو قۆناغا ئەوەی کە ئەبینرێ ئێستا بێگومان حرەکەیەگەیە جوڵەیەگەیە لەم بوارەدا. بەڵام زۆر وردە ئێمە تەشخیصی هەموو مەسەلەکان کەین. هاتنی وەزیری خارجیی ئەمریکا بۆ هەولێر شتێکی تازە نییە. لە ساڵی 2023 بۆ ئێستا کۆڵن هات بۆ هەڵەبجا وەزیری دیفاعی ئەمریکی بۆ ئەو کاتە بوو کە سەدامی ڕوخان کۆڵن پاوڵ وەزیری دەرەکی بوو ڕۆبەرت گەیس وەزیری دیفاع بوو دووسێ جار هات بۆ لای سەرۆکی هەرێم بۆ لای ئەمانە ئەو شتێکی تازە نییە. لە من تەسەورەکەم ترسی ئەوەمەیە دیوە ئەو دیوی بۆ ئەو دیوی هاتی بێ نەک بۆ ئەوەی کە ئێمە دەوڵەت دامەزرێنین بۆ ئەوە هاتی بێ پەیامی ئەمریکای دابێ بە سەرۆکی هەرێمی کوردستان بە قیادەی کوردی کە ئاگاتان لێبێ ئێوە تا ئێستا یعنی ترسی ئەوەم هەیە با ئێمە ئەو دیوەی نەخوێنینەوە کە تەنها بۆ ئەوە هاتووە. ئێمە لەگەڵ تورکیایە مەساڵحی تیجاریمان هەیە مەسەلەی نەوت و فرۆشتنی نەوت و ئەوانە بەڵام لە هەمان کاتا دوێنێ لێدوانمان هەیە لە ئاسی باڵای ئاکپارتی و دەوڵەتی تورکیا ئاڵەیە مەساڵحی تیجاریمان نەیوانە کە ئێمە لەگەڵ بوونی دەوڵەتێکی کوردیان هەموو ئەوانە من ئەمەوێ شتێک بڵێم زۆر گرنگە ئێمە زمانی ئێران تورکیا ئەمریکا و دەوڵەتانی عەربی 22 دەوڵەتی عەربی ناوچەکە بکەین لە دوای ئەوەی کە ئێمە دەوڵەتی خۆمان ڕاگەێنین ئەو مواقفانەی ئەگەر ئێستا منورەتێکی تێدا بێ بەو شێوە بمێنێتەوە من گومانم هەیە گومانی تەواوم هەیە لەوەی کە ئەگەر ئەوانە هیچ شتێکا یەک نەگرنەوە تەنانەت شیعە و سوننەکانی عێراق لە یەک شتا یەک نەگرنەوە لە دوای خلافەتی ئیمامی عەلیەوە تا ئێستا لەوایە کەگرنەوە کە دژی دەوڵەتێکی کوردی بێ. باشە کاک ئەوە تۆ ئەم مەترسی کە کار بەختیار باسیەکە تۆ چەند بەجددی وەریەگیریا ینی چەند زەمینە لەبارەوەی کە کورد ئەو ڕێگە قانونیانەی کە بۆ گشتپرسی و بۆ ئەمە بەکارێنە ینی ڕێگەیەکی باش و دروستە. زانە دوێنێک کە سەرۆکی هەرێم وتی ئێمە پشتیوانی نێودەوڵەتیمان هەیە بەبێ ئەوەی دیاری بکە ینی پشتیوانی دەوڵەتەکە چۆنە لە چەرچ ئاستێکدایە. بەڵام لە هەمان کاتداوتی ئێمە دەبێت ئەو ئامادەکاریە بۆ ئەو ڕۆژە بکەین کە تایدا بڕیار لە چارەنووسی خۆمان دەدەین. بڕیاردان لەسەر چارەنووس مەرجنیە توی ئەلانی دەوڵەتی ئەستقلالیان فیساڵ بێ ڕەنگە داڕشتنی سیستمێکی نوێی پێکەوە ژیان بێ لە چوارچەوەی کۆنفیدرالیزم یا هەر میکانیزمێکی تر. لە هەمان کاتداوتی مجازەفەشی تایە ئەگەر ئەو عیبارەیە بە دەقیقی من وەرم گرتکە بە تاکید هەموو هەنگاوێکی مجازەفەی تایە. بەڵام ئێمە دەبێت جیاکاری بکەین لەبێن دووشت. مووقفی ڕسمی ئەمریکا ئەوەی کە ئێستا ئاشکرا کراوە لەگەڵ ئەوە دانیە کە ئێستا کە کورد جابێتەوە لە عێراق. ئەگەرچی دوێنێ سەی مانگ فەلاح مستەفا لە مقابلەیەک لەگەڵ تەلەڤیزیۆنی BPS ئەمریکی دەڵێ ئەگەر ئەمریکاش ڕەزامەند نەبێ ئێمە هەر استفتاتەکەین و ئیعلانی استقلالی خۆمان دەکەین. ڕێک ئەو عیبارەی نەقل کردووە و فواد حوسێنیش دەڵێ ئێمە ئێستا دوو دەوڵەتین دەوڵەتێک لە بینمانەیە دەوڵەتێک تریشە ناوی عێراقا. مەسعود بارزانیش باسەوەی کردووە کە کورد بە واقع دەوڵەتە بە مؤسسات دەوڵەتە. بەهەرحاڵ هەموو ئەمانە پێمان دەڵێن کە ئەگەر سیاسێکی مەخفی هەبێت کە پاڵ بە کوردەوە بنێ و دامی کورد بکنێ بە ئاراستەی جابوونەوە لە عێراق ئەوە ئەگەرێکە کە تۆ دەبێ بیکەیت چکە عێراق نازانی مەخفی بوورە مەسەڵەن لە تورکیا بۆ چوونێکەیە کە بە ئاشکرا باز دەوەکە کە دژی دەوڵەتی سەربەخۆی کوردین. بەڵام حوسێن چەلیک دەڵێ لەگەڵین ئەنی تۆ دەبێ بزانی تورکیاش یەک نێوەندی بڕیاری سیاسی نییە. ینی هەیە دەڵێ لەگەڵی لەگەڵی مەلیک حوسێنیش استقبالی بارزانی دەکات و ئاڵای کوردستان لە مەلیک عەبدوڵڵا عەفوەن مەلیک عەبدوڵڵا کە استقبالی دەکات ئاڵای کوردستان دانێ لە قەسری مەلەکی و هەروە لە فەڕەنسا لە شوێنانی تر دەبێ ئەنی جیاکاری بکری لە بین سیاسی مەخفی سیاسی معلن. بەڵام من وەکو خۆم پێم وایە ئەوەی دوێنێ کە سەرۆکی هەرێم وتی بەوازحی پێت دەڵێ پرسیارەکەم بۆ کۆتایی بەرنامەکەم من بوورە سیاسەتی مەخفی ئێستا بۆ پشتگیری لە کورد بەهێزترە یا سیاسەتی معلن کاریگەرترە؟ من سیاسەتی معلن دەبینم سیاسەتی مەخفی نابینم. سیاسەتی مەخفی ئەوەیە کە هەر کەسە و خەریتێکدا دەڕێژێ ئەمە عێراق دەبێتە 5 دەوڵەت
$5 دەبێتە 4 کەسێک وایە تو من ئەوە تەماشا ناکەم تەماشای دەوەکەم کە ئێستا ئەمەی کە لە کوردستانە ڕوودەدات بە کۆدەنجیان و بە سازدانی زمینەی ئەوچ بڵێ ئەوەی کە هینی میلی ینی بوونی یەکدەنجی میلی لە کوردستان ئێستا زۆر گرنگە و ئەم هەموو هەنگاوانش ئەگەر ئایندەی کوردستان بەرەو دەوڵەت بوون 2 ساڵی تر 3 ساڵی تر بخایێنێ بەڵام مووقعی تەفاوزی کورد بەهێز دەکات بۆ هەر ئاڕ و گۆڕێکی سیاسی لە عێراقدا ڕوو بدە بە ماوەی مالکی بەنەمانی مالکی ینی ئێمە ئەوی کەلامان گرنگە ئێستا کە ئەوەیە کە هەم ئامادەکاریی مؤسساتی بکەین کە دوو بەیانی بە پێی پەتی نەچینە بڕاردان لەسەر چارەنووسی خۆمان دەستگامان هەبێت ڕێکخراومان هەبێت کۆمسیۆنمان هەبێت قانونمان هەبێت دەستورمان هەبێت ئەمانەشتی باشن ڕخاڵی دێمیش ئەوەیە کە میلەتەکەمان ئامادە بکەین بۆی دەستکەوتەکانی بپارێزێ و بتوانێت مووقعێکی تەفاوزی بەهێزی هەبێت ئەین لە هەردوو حاڵەتەکەیە من پێم وایە باشە بە تابەتی ئەگەر تۆ تەماشا بکەیکە کێتیە نیشتیمانی پێش لە ڕاگەاندنێکی پێش چەند ڕۆژێکیدا باسی تەوقیتێکی کرد دەڵێ بەهار ڕاوەستانمان تا بەهار معناوێ ئەم سەبرە سیاسیە ئەم سەبرە کە سەرکردایەتی سیاسی کورد بنیاندویەتی تا حدودێکی هەیە بە تاکید دوایە بڕیار دەدا بڕوان ناکەم دوێنێ کە سەرۆکی هەرێم دەرگای دانەخستووە ئاگادار بە بێ هیوا بووە لە گفتوگۆمان بەڵام دەڵێت تا ئەو کاتەی بڕیاری چارەنووسی خۆمان دەدەین یەکەم تەرەف نابین هیچ لایەنێکی شەڕی مەزەوی دوم یارمەتیشیان دەدەین بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە معنای وایە دەرگا دانەخراوە تا زۆر سپاس دەکەم بە ڕێزکاک ئاوات محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێز دکتۆر بەختیار شاوەی ئەندامی پەرلەمانی عێراق و بەڕێز کاک کارزان هەورامی سپاس بۆ بەڕێزیش کە لە ستۆری هەولێر لەگەڵمان بووی بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکتر هەموو لایەکان شاد و کامران بن.